من قاضی ستیونسم و ئەمەش جەنابی بارنەباس. ویسمان چۆمان بە جەنابی ئاریوس بکەوێ. بەڵێ فەرموون. دیتان ئەو منی نەناسی. وا دیارە ڕاستە. ئێوە لێ ڕاوەستن. بابە گەورە کاریان بە ئێوە هەیە. چ بووە ماری؟ بۆچی پەشۆکاوی؟ خدای گەورە زۆر سەیرە کەسە لەگەڵ ئەوانە کە هەر وەکو ئەم تابلۆیە وایە. ئێرە وێران بووە. سەیرە ئێرە بەم چەشنە نەبوو. لێرە باخچەیەک بوو. ئێرە زۆر گۆڕاوە. بەڵام زۆر کەس وەکو یەکن کچەکەم. خۆ ئەمە شتێکی سێر نییە. نا ئەمە تەنیا لە یەکچوون نییە. من ئەوم ناسی. ئەم پەیکەرە لێرە نەبوو. لێرە چ دەکات؟ خاوەن شکۆکان. ئەرێ درستە ئەو وەکو ئەو تابلۆیە خۆیەتی. نەموتەوەم دیوە؟ نەموت؟ زۆر باشە بابە فیلوس ئیزن بدەن. فەرموون ئاغایان تکا دەکەم. فەرموون تکا دەکەم. خاوەنیە ماڵە کێیە؟ لە ئێوە تکا دەکەم جەنابی ئاریوس. هەر پرسیارێکیان کرد وەڵامی بدەوە پاشان بۆ خۆم بۆتانیشی دەکەمەوە. منم فەرموون. چۆن بوونە خاوەنی ئەم ماڵە؟ لە بابمەوە بە میراس پێم گەیشتووە و ئەویش لە باب و باپیریەوە. ئەم تابلۆیتان لەکوێوە هێناوە؟ دەبینن کە تابلۆی منە. تابلۆی ئێوە؟ بەڵێ. ناغا دروستە کە ئەو وەکو تۆیە.
بەڵام یەکێکە لە باپیرانی من بە ناوی ماکسیمیلیانوس و تا ئەو جێگە کە بیستومە لە سەردەمی هادریاندا شەهید بووە. لەکوێ شەهید بووە؟ ئەو یەکێ لە هەو شەهیدی ئەشکەوتی سامناکی ئانجلۆسە. بەڵێ ماکسیمیلیان ڕاوێژکاری گەورەی دەرباری دیوکلتیانوس. ئێوە کێن؟ ئەمڕۆ دووجاری وەم دیوە من. خۆشم نازانم. وتنی چ فایدەیەکی هەیە؟ چ کەسێ دەتوانێت بڕوا بکات لە حاڵێکدا کە من خۆشم نازانم کە کێم و لەکوێم. من لە هەبوونی خۆشم دڵنیا نیم. خدایە تۆ لەگەڵ ئێمە چیت کردووە؟ ئایا ئێوە جەنابی ماکسیمیلیانوس نین؟ چی دەڵێن بابە فیلوس؟ من لە خەونا دیومە کە ئەوان زیندوو بوونەتەوە و بەرەو لای من هاتوون. بابا فیلوس، ئایا خەون دەتوانێت بێتە بناغی قەزاوەت و بڕیاردان؟ ئێمە واین بە دوای ئەوە کەم پیاوە بناسین. ئایا لە یەکچوونی تابلۆیەک و خەونی ئێوە وەڵام ئێمە دەداتەوە؟ وتانیوە هێلێن نین؟ نەخێر، من ماریم. ئەمانەیش باپیری منن. ئەگەر تۆ هێلێن نیت، ئەی هێلێنی من لەکوێیە؟ هێلێن! هێلێن! ئێرکمیت! گالووس! ئێوە لەکوێن؟ یارمەتیم بدەن! لەم قەیرانە، لەم سەرسامی و سەرگەردانیە ڕزگارم بکەن! نازانم ئەو شتەی کە دەبینم ڕاستە یانە؟ بە من بڵێن چی هاتووەتە سەر من و ئێوەدا؟ پێم بڵێن ئەو شتەی کە من دەبینم خەونێکی ئاڵۆزەیە ڕاستەقینەیەکی شیرین! ئێرکمیت، گالووس، ئەی تەواوی خوداپەرستان کە منتان بەجێهێشتووە، ئێمە بۆ ڕزگاری ئێوە گیانی خۆمان فیدا کرد. ئەی بۆچی بەجێتان هێشتین؟ بڵێن کە ڕاست نییە، بڵێن کە هێشتا خەوتوم. ئەمانە دەڵێن ئێوەم چەند سەد ساڵ لەمەوبەر لەدەستداوە. ئەی بۆچی داخیەوە ئەوەندە جەرگ بڕ و گیان سووتێنە؟ تەنیا شەوێ بەجێم هێشتن بە من بڵێن یەک شەو چۆن 300 ساڵ درێژەی بووە. هێلێن، ئێرکمیت، گالووس، هەستن و مردنی خوداکان ببینن. خوداکان مردون و ئیمپراتوریش هەروە. هەستن و سەرکەوتنی خودای تاقانە بەسەر ئیمپراتور و سەرکەوتنی چەوساوانی خوداپەرست بەسەر ئیمپراتورانی تەخت نشین ببینن کە ئەمانە هەتا هەتایی نین و ئەوینی بە معبود هەتا هەتاییە. ببینن کە وادەی خوددا جێبەجێ بووە و بتپەرستی لە ناوچووە و تیشکی ئیمان هەموو جێگایەکی گرتووە. ئێستا بە من بڵێن لە دووری و نەمانی ئێوەدا شیوەن بکەم یا لە سەرکەوتن و بەختەوەری هاوایینەکانمدا خۆشی و شادمانی بکەم ببینن چۆن داماوم. ئەوەی کە گەورەم مەسیحوتی جێبەجێ بووە. دەبیسن؟ ڕاستەقینەیە کە تەنانەت لە تاریکیدا لەوتنی دەترسان ڕۆژێ لە ڕووناکیدا دەبیسرێ
وەیمانێکە لە گۆشەی ماڵەکاندا فێری بوون ڕۆژێ لە سەربانەکاندا هاواری دەکەم. ئەم ڕستە لە ئینجیلم کە خەتێ لە ژێریدا کێشراوە چەند جار خوێندووەتەوە، بەڵام تا ئێستا مانای ئەوەم بە دروستی نەزانیوە. منەو خەتەم کێشاوە، بەوا دەزانم من و یارەکانم زیندوو بووینەتەوە تا لە مانای ئەم ڕستەیە تێبگەین و دەسەڵاتی هەق بەسەر باتڵ ببینین. ئێوە لەکوێ ئینجیلی نێو ماڵی منتان دیوە؟ ئێوە کێن ئاغا؟ لەگەڵ من وەرن جەنابی ئاریوس. جاران بە جێگای ئەم دەرگایە دەرکێکی بەردی بوو. ڕاست دەڵێ؟ ئەرێ ئێوە چۆن دەزانن؟ چرا مەشخەڵێ ئێرە ڕێگایەکی نهێنییە. ماری چرا بێنە؟ هەر کارێکە دەڵێ بیکە جەنابی ئاریوس. ئێوەش وەرن. جەنابی ئاریوس، ئێوە دەزانن کە لەم داڵان نەهێنیە ئێوەدا دیوێکی نادیاریشەیە؟ نەخێر. نازانن. هیچ کەس نازانێت جگەل لە من و گالوس. ئێوە مەڕاگرن؟ کلیلی ئەم دەرگایە لە پشت ئەم بەردەیە. تکایە تاوێت ئاماڵ بکەن. ئێستا دێمەوە.
بێگومانەوە نەتەندەزانی کام تابلوی لێرەیە. ئەمە ڕسمی خێزانی من هێلێنە. هێلێن خێزانی ماکسیمیلیانوس. زۆر لە تۆ دەچێت کچەم، نا؟ ئەرێ هەروایە زۆر سەیرە. بەڕاستی ئێوە جەنابی ماکسیمیلیانن؟ یانێ دەبێ بڕوا بکەم کە ئەولادی ئێوەم؟ هەرەو دەمەی کە لە خەو هەستام زانیم کە ڕووداوێکی ناهاسایی ڕوویداوە، بەڵام نەمدەزانی ئەو ڕووداوە ئەم هەمووە سەیر و سەمرەیە. من وا دەزانم کارەساتی ئازێری نەبی جارێکی دیکە دووپات بووەتەوە. پێغەمبەرێکە دەیویست بزانێ خۆدا چۆن مردووەکان زیندوو دەکاتەوە و خۆدا ئەوی بۆ 100 ساڵی مەسیحی مراند و پاشان زیندوو کردەوە تا چۆنیەتی زیندووکردنەوەی مردووەکان پیشان بدات. ئێوە 300 ساڵ لەو ئەسکەوتەدا نووستبوون و خۆتان نەتان دەزانی. جەنابی ماکسیمیلیانوس، وا دەزانن مەبەست لەم خەوە چی بووە؟ ئێمە هەموو کات لە خۆمان دەپرسی کە خوداوند مۆمنەکان چۆن بەسەر زوڵم و زۆر و بتپەرستیدا زاڵ دەکات و خوداکانی شێرک چۆن بەهێزی خۆی لەناو دەبات. و ئێستا دەبیستم کە دەڵێن ئاینی حەق خۆی تەنانەت لەسەر ئیمپراتوردا داسەپاندووە. ئایا ئەمە وەڵامی ئێمە نییە؟ ئایا تۆ باپیری گەورەی منی؟ ئایا تۆ پیرە پیاوی سەر و ڕیسپی کۆڕی منی؟ بە دوورستی نازانم چی ڕووی داوە، بەڵام دڵنیام کە ئێوە جەنابی ماکسیمیلیانن. من چەند جار ئێوەم لە خەوندا دیوە. سەیرە، هێلێنیش هەموو کات خەونی دەدی. ئێرکمیدی من بەستە زمان هێلێن بریا لێرە بواە و تابیر خەونەکانی دی باە. ئێرکمید نزیک بە 250 ساڵ لەمەبەر لە دنیا چوو و هێلن 5 ساڵ لە نەماری ئێوە فەوتی کرد و ئێستا لە بناری کێوی ئەنجلسدا نێژراوە. لە بناری کێوی ئەنجلوس قەبرێکە لە ژێرە و دارەدایە. ئەو دارە ماری بە یادی دایە گەورەی لە پای ئەو قەبرە داینەوە. سەیرە، کەوایە هەوڵجێگەیە کە من پاشەستان دیومە قەبری هێلێن بووە.
بریا نەمانهێشت بە جەنابی ماکسیمیلیان بڕوات. من زۆر بۆوان نیگەرانم. نیگەران مەبە، هێشتا درەنگ نەبووە. ئەو وتیە گەر تا ڕۆژاوا بوون نەگەڕامەوەی دینایەمەوە. بەیانی چاوەڕێم بن. ئەگەر ئەویان گرتی بێت چی؟ ئەگەرە وابێ هیچ کارێکمە لێ نایە. تەنیا خوددا دەبێ یارمەتی بدە. خەبەرێ نەبوو؟ نا دۆستان، پاشەوەی جەنابی ماکسیمیلیان گەڕایەوە دەبێ ئێرە چۆڵکەین. بێگومان دیوکلیتیانوس بە هەموو شوێنێ هەواڵی داوە کەوایە هیچ شوێنێک هێمن نییە. بەجێگەی ئەم هەموو خیاڵاتە بڵێن بەم برسێتیە چ بکەین؟ تا گەڕانەوەی جەنابی ماکسیمیلیان چارەیەکمان جگە لە سەبرکردن نییە. وا دیارە دیوکلیتیانوس بەر لە خاتوێ لەن مردووە. چ ڕووداوگەلێکی سەیر لە ماوەی خەوێکدا دەکەوێ. جەنابی ماکسیمیلیان، لە سەردەمی هادریانەوە تاکو ئێستا زیاتر لە 40 ئیمپراتۆر لەسەر تەخت دانیشتون و پاشان ڕووخاون. نزیکەی 100 ساڵ لەمەوبەر ئیمپراتۆر کۆنستانتین هاتە سەر ئاینی مەسیح و پاشەوە میلادی مەسیح بوو بە سەرەتای مێژوو هەتاکو ئەمڕۆ. ئێستا بتپەرستی تیاچۆ و بتخانەکان سەر لەبەر ڕووخاون. ئیمپراتۆر گەلێ بەو گەورەیە چەندە ئاسان و چەندە کورت لە ماوەی خەوێکدا. پەروەردگار ئاواتە گەورەکانی بەندەکانی چەندە ئاسان دێنێتە دی. خوداوەندە ئەگەر سەبرمان نەماوە و لەسەر نەزانینەوە گازەندە و پرسیار دەکەین، ئێمە ببەخشە. دەبێ بگەڕمەوە بۆ ئەشکەوت. دۆستانی من برسیانە و چاوەڕوانی گەڕانەوەی منن. من دەبێ ئەم هەواڵە بەوانیش ڕابگەێنم. تاوێک ڕاوەستن جەنابی ماکسیمیلیان، بێڵن خاوەنشکۆ تێوەدۆزش ئاگدارکەین. تێودۆز؟ ئەرێ حاکمی فیلادلفیا لەم شارەدا شتکە لێ ڕووەداکەوا دەزانم پەیوەندی بە خەوەربوونەوەی ئێوەی هەیە. من زۆرم هەوڵدا کە قسەکانیان بڕوا پێ نەکەم، بەڵام نەمتوانی. ئەو بەڵگە و شایدی زۆری هەیە. من دڵنیام کە ئەو ڕاست دەکات. نیشانەی گەلێکە و پیشانیداین گومانیان تیادا ناکرێ. دیمەنی دروست هەر ئەوە بوو کە لە ماکسیمیلیان بەجەما بوو. ئەم قسانە چییە کە دەیکەن بارناباس؟ ئەگەر ئێوەم لە پێشدانە ناسیبە لە عەقلیەوەدا گومانم دەکرد. وەگەر منیش ئێوەم لە پێشدا نەناسی بە وەڵامێکی شیاوی خۆتانم دەدایەوە. ئەمە لە من بەدوورە کە لەم تەمەنەدا بمەوێ خۆم کەمە گاڵتە و گەپی گەورە و بچووک. من ئەوانەی کە دەیانڵێم لە هەموویان دڵنیام. هەرچەند بڕوا پێکردنیان زۆر دژوارە. ئەمە ئاەتێکی ئاشکرایە لەلایەن خودداوە. ئەگەر ڕاستەقینە بێت بێگومان ڕەحمەتێک لەلایەن ئەو کراوە تا ئێمە ئاگادار بکاتەوە. نازانم چی بەسەر عەقلی ئەمانە هاتووە. ئایا دڵەکانی نەخۆشی کەسانێکی وەکو هەراکلیۆس خەوەر دەبێتەوە؟ من کە بڕوا ناکەم. بێگومان ئەمە هەر ئەو موعجزەیە کە لە خوداوەند بۆ زیندووکردنەوەی مردووەکان داوامان دەکرد. نمونەیەک بۆ ژیانەوە و گەڕانەوەی ڕۆحەکان بۆ نێو جەستەکانیان. و بەم ڕووداوە زۆر گەورەیە
هەر چەشنە دردۆنگیەک سەبارەت بە ڕۆژی پەسڵان لە دڵی ڕاستپێژان و پاکڵاندا لاو دەجێت. بە بێگومان خوداوەند بەم چەشنە مردووەکان زیندوو دەکاتەوە. هیوادارم بەو چەشنە بێت. ئیزن دەفەرمون لەوحی شەهیدانی ئەشکەوت بێنمە خزمەتتان؟ زۆر سپاس دەکەم.